ئەو پرۆسەیە باس بکەم کە موچەی مانگی پێنج تێپەڕان بۆی ئەمڕۆ لە کۆتاییە بگاتە دەست موچەخۆرانی هەرێمی کوردستان. دیارە 22 مانگی چواری ئەم ساڵ لیستی موچەی مانگی نیسان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و ڕادەستی وەزارەتی دارایی فیدراڵ کرا. 11/5/2025 تەمویلی موچەی مانگی نیسان خرایە سەر ینی هەژماری وەزارەتی دارایی هەرێمی کوردستان کە بڕەکەی 959 ملیار و 514 ملیۆن دینار بوو. بەڵام 25/5 لیستی موچەی مانگی ئایار ڕادەست کرا. لەسەر بنەمای لیستی موچەی مانگی نیسان دیارە گۆڕانکاریەکی زۆری بەسەران هات لەسەر بنەمای ئەو لیستە بوو. دیسانەوە هەرچەندە شتی لێکەوتەوە و بیانووی نوێی لێکەوتەوە و پێی چوو هەتاوەکو ئەو بڕەپارەی کە پێویستە بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان خرایە سەر هەژماری بانکی وەزارەتی دارایی هەرێمی کوردستان. 25/6/2025 لیستی موچەی مانگی حوزێران تەسلیم کرا. دیارە لیستەکان لە کاتی خۆیان ئەنێردرێن بۆ بەغا وردبینی ئەکرێن، بەڵام هەر جارەی و بە هۆکارێکی جیاواز بە بیانوویەکی جیاواز موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نانێردرێت. و لە 8/7/2025 حکوومەتی هەرێمی کوردستان وتی پابەندین بە لیستی ینی یاسای بودجەی گشتی فیدراڵ و بە بڕیارەکانی دادگای فیدراڵی و ئەم یاسایانە بریتی بوون لە ڕادەستکردنی داهاتی نەوتی و نانەوتی و خۆجێیکردنی موچە. حکوومەتی هەرێمی کوردستان لەم ڕۆژەیە ڕایگەیاند وتی پابەندین بە هەموو ئەمانە بە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بنێردرێت. 14/7 دادگای باڵای ئیتحادی کە هەمووان چاوەڕێیانە کرد بڕیارێکی یەکلاکەرەوە بات بۆ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان، بڕیارەکانی دەرکردنی فەرمانی سالاری دواخست بۆ 28 ئەم مانگەکە 3 ڕۆژ 4 ڕۆژی ماوە. دیارە ئەوە دوای ئەم هەموو بگرە و بەردە و هاتن و چوونە ئەوە دروستکاییەکی دروست کرده بوو کە ئەویشیان دواخست بۆ 28 مانگ کارچەندە موچە پێش ئەو وادەیە هاتو ئەمڕۆ موچەخۆران خەریکن موچەکانیان وەرەگرن. 15/7/2025 بافڵ جەلال تاڵەبانی لەگەڵ محەممەد شیع سوودانی کۆبووە دەربارەی چارەسەرکردنی کێشەی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. ڕۆژێک دوای ئەوە ئەنجومەنی وەزیران ڕەزامەندیدا لەسەر ڕێکەوتنەکەی نێوان هەرێم و بەغا کە ئەم ڕێکەوتنە تەنها تا کۆتایی ئەم ساڵ کاری پێ ئەکرێت لە ساڵی 2026ەوە دیسانەوە بێ سەر لە نوێ دەست بکرێتەوە بە گفتوگۆ و بە دانوستان و بە لێکتێگەیشتن و ڕێکەوتن کە ئیتر ئەوەش ئەبێ چاوەڕێ بکەین بزانین چی بەسەردێ. 7/7/2025 سوودانی ئیمزای لەسەر خەرجکردنی موچەی مانگی پێنج کرد. 7/7 ئیمزای لەسەر کردووە ئەمڕۆ کە 25/5 تازەوە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان دابەش ئەکرێ. بە زانیاری زیاتر هەر لەبارەی ئەم پرۆسە ئالۆز و دوور و درێژە وەربگرین کە موچەی موچەخۆران بڕوێتی تا بگاتە دەست هاوڵاتیان. بەڵام شتێکی ترکە هەیە ئەمە گرنگترینە و شتانن کە لەم ماوەیە ڕوویداوە. دیارە لەم نێوانەیە دانیشتنی زیاتر کراوە، قسەی زیاتر کراوە، گەیشتینە ڕێکەوتن نەگەیشتینە ڕێکەوتن، پرسی نەوتیان لە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان گرێدا بۆ ئەویش چەند جاروتیان گەیشتینە ڕێکەوتن و کێشەی بۆ دروست بوو. بەڵام گوتمەمە گرنگترین ئەو شتانن کە لەسەر ڕێی وەرگرتنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بوون. 24/7 تا دوێنێ موچەی مانگی ئایار مانگی پێنج تەمویل کرا کە بڕەکەی 974 ملیار و 813 ملیۆن دینارە. ئەمە ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ مانگی چوارە بینین 15 ملیارێکی زیاترە. هۆکاریەوەشەوەیە کە ئەو فەرمانبەرانی کە لە سەرەتای ئەم ساڵەوە خانەنشین کراون هەتاوەکو ئێستا ئەوە ینی 5 مانگ 5 مانگ موچیان وەرنەگرتووە کە ئەم دوو مانگەشی ئەگەر حساب بکەین ئەبێت بە 7 مانگ. بەڵام ئەو 5 مانگەی هەندێکیان نەکەمویان ئەو 5 مانگە ئەمڕۆ بەیەکەوە وەرئەگرنکەوەکو گوێبیستیش بووین ئەڵێ لە 2 ملیۆنەوەتیایەتە تاوەکو 15 ملیۆن. دابشکردنی موچەی مانگی پێنجیش بەم شێوەیە کە لێرە توانین ببینین دوێنێ ئەوانەکە بڵین لە هەژماری من ئەکاونتیان هەبووە موچەکانیان چۆتە سەر هەژمارەکانیان. بەڵام ئەمڕۆ بەپێی خشتەکان خانەنشینی شارستانی و خاوەن پێداویستی تایبەت و زیندانیە سیاسیەکان و بەرکەوتوانی کیمیاباران و کەسوکاری شەیدان و ئەمفالکراوان موچەکانیان وەرگرتووە یاخود وەری ئەگرن. ئەمە کۆتا زانیاریمان بوو
دەربارەی ئەو ڕێگە دوور و درێژەی کە موچە خۆرانی هەرێمی کوردستان بڕیوێتیە تاوەکو گەیشتۆتە دەست هاوڵاتیان. بەڵام با باسێکی ڕێژەی هەژاری بکەین لە هەرێمی کوردستان. هەرچەندە ڕێژەی هەژاری لە هەرێمی کوردستان بەراورد بە ناوچەکانی تری عێراق کەمترە، بەڵام بەراورد بە ساڵی پێشووتری خۆی بەرز بووەتەوە. بە گوێرەی دوایین ڕووپێوی وەزارەتی پلاندانان، خەرجی هەر تاکێک ئەگەر لە 137,000 دینار کەمتر بێت، ئەوە ئەو کەسە ئەکەوێتە ژێر هێڵی هەژاریەوە. ئامارەکانی ڕێژەی هەژاری لە هەرێمی کوردستان بەرز بوونەتەوە با گوێرەی نوێترین ڕووپێی وەزارەتی پلاندانان. بە بەراورد بە ناوچەکانی تری عێراق ڕێژەکە کەمترە، بەڵام بە بەراورد بە ساڵانی پێشووتر ڕێژەکە لە هەرێمی کوردستان زیادی کردووە. ئەوە دواترین ڕێژەیە کە 8.6% ئەم ڕێژەیە بە بەراورد دەگرت لە گە ساڵانی ڕابردوو کەی تۆزیە بەرزترە تەبیعی. دوایین ڕێژەکە هەمان بوو لە 2010 بوو، ئەویش 5.45% بوو. هۆکاری بەرزبوونەوەکەش یەگەڕێتەوە یەکەمیان بۆ ئەو قەیرانی دارایی کە تووشی حکوومەتی هەرێم و کۆمەلگاکە بوو لە کۆرۆنا، بۆیە ڕێژەی بێکاری شەوکاتە زیای کرد و دواتریش ئەو ماوە ئەو قەیرانەی کە تووشی کردی گشتیە بێت لە ڕووی موچەوەوانە کاریگەری هەبووە لەسەر زیابوونی ڕێژەی هەژاری. ئاستی خەرجی تاگ لە بازاڕەکان ڕێژەی هەژاری دیاری دەکات. لە هەولێر کاسبکاران و هاوڵاتیان لەبارەی دۆخی هەژاریەوە دەڵێن زۆر کات خەرجیەکان لە داهاتەکانیان زیاتر بووە. پێشان دەورەمەندە بوو، وەسەتە بوو، فەقیرە بوونیە. ئێستا یەک بەس فەقیرمایە دەورەمەندمایە، وەسەتەکەی تێزوو بەڕاستی وەزەکەی زۆر خراپە و ساڕوی ساران نییە و سارەکە یەخوای مانگ لە زەزار دەڕۆن تقریبان. لە مێژەم لێرە ئیش دەکەم بەخوا ڕیشم لێرە سپی کرد شەو سار بێ بازارینە بەڕاستی. یشوکارەکە ینی وەکو پێشوو نییە، بەڵام ئەگە وەکو لەوانێ من ئێستا لەو تەمەنی منەکەەوە کەوتوبەتە ناو تەمەنەوە لەوانی هەموو ئیشێ بە من نەکرێ، توانە ئەو هەموو ئیشێکم نماوە. ئەم ئیشێتر ئەوە ڕۆژانە ئاها 5,000 و 6,000 و 7,000 بەڕاستی ینی بەو پارێش بژێوی ماڵ و مناڵەکەمان زۆر زەحمەتە دەرناسێت. لە 2 ساڵی ڕابردوو بە گوێرەی ئەنجامەکانی ڕووپێوی ئابووری و کۆمەڵایەتی قەبارەی هەر خێزانێکی 5 کەسی کە خەرجیەکەیان لە 685,000 دینار کەمتر بێت، ئاوا دەکەوێتە ژێر هێڵی هەژاری. ئەگەر خەرجی هەر تاچێک 137,000 دینار یاخود کەمتر بێتن، ئەوە دەچێتە ژێر هێڵی هەژاری. لە هەرێمی کوردستان بەرزبوونەوەی ئامارەکانی ڕێژەی هەژاری بەشێکی پەیوەندی بە قەیرانە داراییەکانەوە هەیە، بەشەکەی تری پەیوەندی بە سەرهەڵدانی نەخۆشی کۆڕۆناوە هەبوو. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر. ئەمێ بچمە لای بەهای دراوەکان و نرخی کانزاگران بەهاکان ئەمڕۆ زێڕدا بەزیوە. بەهای دینار بەرامبەر بە دۆلار بەردەوامە لە بەرزبوونەوە و بارودۆخێکی باشی هەیە. ئەمڕۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان داخراون، بەڵام ڕۆژی ڕابردوو 100 دۆلار بە 139,250 دینار داخرا. سەبارەت بە زێڕ ئەمڕۆ بۆ 3 ڕۆژ لەسەر یەک دابەزیوە. هەتا کاتی ئامادەکردنی ئەم هەواڵە گۆڕانکاریەکەی لە 24 سەعاتە زیاتر لە 26 دۆلار و 64 سنت بووە، واتە لە 24 سەعاتە یەک ئۆنسە زێڕ 26 دۆلار و 64 سنت دابەزیوە. ئەوەی جێی سەرنجە ئەوەیە کە لە ماوەی 6 مانگە زێڕ زیاتر لە 123 بەرز بووەتەوە. ئۆنسەیەک زێڕ 634 دۆلار و 85 سنت لە ماوەی 6 مانگە گران بووە. هەمان هۆکار کە زێڕی دابەزاندووە ئەمڕۆ بۆتە هۆی بەرزبوونەوەی نرخی نەود، ئەویش سیاسەتە بازرگانیەکانی ئەمریکا و ئاسۆی ڕێکەوتنیەتی لەگەڵ وڵاتان.
با بە وردەکاری باسی بەهای دراوەکان بکەین و بزانین زێر چی بەسەر هاتووە. پێداچوونێک بە بەهای دراوەکانەکەی ئەمڕۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان داخرابوون، بەڵام بەگشتی بارودۆخی دراوە سەرەکیەکان بەرامبەر بە دینار بەم شێوەیە $100 بە 139,250 دینار لە کۆتایی ڕۆژە مامەڵی پێوەکرا، هەروەها 100 پاون بە 185,000 دینار بووە، 100 یۆرۆ بە 160,000 دینار مامەڵی پێوەکراوە، $100 بە 8,850,000 تمەن بووە. سەبارەت بە لیرەی سووری 1 ملیۆن لیرەی سووری بە 141,500 دینار مامەڵی پێوەکراوە و 100 لیرەی تورکیش بە 3,425 دینار بووە. با زانیاری دەربارەی زێڕ و نەوت وەربگرین کە ئەمڕۆ گۆڕانکاریان بەسەرا هاتووە. ئۆنسەیەک زێڕ ئەمڕۆ بۆ $3,339 دابەزیوە، بێگومان هەتاوەکو ئامادەکردنی ئەم ئینفۆگرافیکە لە بەرەوەی کە بەردەوام مەزانین بە ئان و سات گۆڕانکاریان بەسەرادە. 1 کیلۆگرام زێڕ بێگومان ئەمی شەردا بەزیوە بە $7,379 بوو. 1 لیرەی زێڕ بۆ $710 دابەزیوە. 1 مسقال زێڕی ئایارە 21 بە 652,000 دینار مامەڵی پێواکرا ئەمڕۆکە و 1 ئۆنسە زیویش بە $38.82 بوو کە زیو زۆر گۆڕانکاری بەسەرانە هات. هۆکاری دابەزینی زێڕیش ئەوەیە کە بڵین ئەمریکا لەگەڵ ژاپۆن ڕێککەوتووە و ئاسۆی ڕێککەوتنی لەگەڵ وڵاتانی تریش سەبارەت بە سیاسەتە بازرگانیەکانی ترامپ ڕوونە پێچێت لە داهاتوێکی نزیکە ئەمریکا لەگەڵ وڵاتان ڕێک بکەوێت و بگەنە ئەنجامێک ئەم ناسەقامگیریە بازرگانیە کە لەوەتی ترامپ هاتووەتە کۆشکی سپی باڵی بەسەر بازاڕەکانە کێشاوە. هەندێک هێور بوونەوە بخۆی ببینێت و هۆکاری سەرەکی بەرزبوونەوەی زێڕش لەم ماوەیە لەوەتی ترامپ سەرۆکی ئەمریکایە هەر بە زۆری ئەگەڕێتەوە بۆ ئەو سیاسەتە بازرگانیانە کە پەیڕەوی ئەکات، بەڵام پێچێت لە ڕێکەوتن نزیک بێ لەگەڵ زۆربەی وڵاتان. با زانیاری دەربارەی نەوت وەربگرین، بزانین ئەمڕۆ نەوت چی بەسەر هاتووە. دیارە وەک باسم کرد ئەوەی ئەمڕۆ زێڕی دابەزاند نەوتی بەرز کردووەتەوە. هێوربوونەوەی بارودۆخی بازرگانی لە جیهانە یەکێکە لە هۆکارەکانی دابەزینی نەوت، بەرزبوونەوەی نەوت بێگومان و 1 بەرمیل نەوتی خاوی برنت ئەمڕۆ بە $69.57 بوو، نەوتی تەکساس بە $66.47 بوو، گازی سروشتیش بە $3.08 بوو لە بازاڕە جیهانیەکان. ئەمە زانیاریەکانمان بوو دەربارەی نرخی دراوەکان و هەروەها کانزا گرانبەهاکان. بەڵام هەر پەیوەست بەم بابەتە ئەمەوێت باسی هەندێک دراوی ترتان بۆ بکەم. هەندێک دراو لە ماوەی 6 مانگی سەرەتای ئەم ساڵا بەرز بوونەوە، هەندێکی تریان دابەزینیان بەخۆبینی. لە نیوەی یەکەمی ئەم ساڵ یۆرۆ باشترین ئاستی تۆمار کردووە، واتە بەهاکەی بەراورد بە دراوەکانی تر زۆرترین بەرزبوونەوەی بەخۆبینیوە. لە بەرامبەرە پیسۆی ئەرژەنتین خراپترین دراو بووە، نزمترین بەهای هەبووە لە 6 مانگی ڕابردووە. هێزی دۆلار کە پێوانەی سەرەکی دراوەکانە ناجێگیری زۆری بەخۆیەوە بینی، سەرنجام دابەزینی بۆ خوار ئاستی 100 خاڵی سەرەکی کاریگەری لەسەر ئاراستەی بەهای دراوەکان دروست کرد. ئابووریە لاوازەکان بەهای دراوەکانیان دابەزی، بەهای دراوی ئابووریە گەورە بەهێزەکانیش بەرزبوونەوەی تۆمار کرد. پێنج لە لاوازترین دراوەکان و 5 سەرەکی ترین و بەهێزترین دراوەکان لە ماوەی 6 مانگی سەرەتای ئەم ساڵ لێرە بە ڕیزبەندی باس ئەکەین و ئاستی بەرزبوونەوە و دابەزینشیان هەروەها لێرە بە ژمارە ئەخەینە ڕوو. وەکو ئەتوانین لێرە بیبینین ئەگەر بمانوێت بە خراپترین دراوەکان دەست پێ بکەینەوەی کە زیاترین دابەزینیان تۆمار کردووە، پیسۆی ئەرژەنتین لە ڕیزبەندی یەکەما 115 دابەزینی تۆمار کردووە. ئەرژەنتین بارودۆخێکی ئابووری خراپی هەیە، تەنانەت ڕێژەی هەڵاوسانەکەی هەتا 100 و زیاتر لە 100%دیش ڕۆشت، بەڵام بەم دواییانە هەندێک بارودۆخەکەی باشتر بوو، بەڵام لە ماوەی 6 مانگی سەرەتای ئەم ساڵە دراوەکەی خراپترین بارودۆخی بووە لەسەر ئاستی جیهان. لیرەی تورکی لە 112 دابەزیوە، هۆکاری ئەمەش بە زۆری ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەردۆغان زۆر دەست لە کاروباری بانکی ناوەندی ئەو وڵاتە وەرئەیات و ڕێژەی سوود لە وڵاتە بە پێچەوانەی ئەوەی کە ئابووری ناسان پێیان باشە بۆ ئابووری وڵات زیاد لە ڕادا
دابەزینی ینی بەخۆدی و ئەمەش بۆتە هۆیەوەی کە لیرەی تورکیش دراوێکی یەکێک لە دراوە خراپەکانی شەشمانگی سەتای ئەم ساڵ بێ. دۆلاری لیبری ئەمەش یەکێکی ترە لەو دۆلارانە کە لەو دراوانە کە بارودۆخێکی خراپی هەبووە لە شەشمانگی سەتای ئەم ساڵ لە سەدادا دابەزیوە. ئەم وڵاتان ناهاوسەنگیەکی بازرگانی زۆری هەیە و بە زۆری پشتی بە هاوردە بەستووە و ئەمە یەکێک لە هۆکارەکانیەوەیە کە کەمتر بتوانێت دراوی دەرەکی بێنێتە ناو وڵاتەکەی و بەهای دراوەکەشی بارودۆخێکی باشی نییە. دیناری لیبیش یەکێکی تر لەو دراوە خراپانەیە لە سەدا 9 لە شەشمانگی سەتای ئەم ساڵ دابەزینی تۆمار کردووە. لیبی ئابوووریەکی تاکڕەهەندی هەیە کە ئەمە باش نییە. ئەمە خۆشمان یەکێک لە وڵاتانەین کە ئابوووریەکەمان تاک بەڕەهەندە زۆر پشت بە نەوت ئەبەستێ، بەڵام لیبی کێشەیەکی ترکە هەیەی ئەوەیەکە لەلایەن ئەمریکاوە سزای لەسەرا و ئەو سزانش بۆتە هۆیەوەی کە بارودۆخی ئابوووریەکەی زۆر باش نەبێت. شلینگی تەنزانیش یەکێکی تر لەو دراوانەیە کە بارودۆخێکی خراپی هەبووە لە سەدا 8 دابەزیوە و دیسانەوە وڵاتەش بارودۆخێکی دارایی و ئابووری خراپی هەیەەوە یەکێکە لە هۆکارەکانی ئەوەی کە دراوەکەشی لە ڕیزبەندی خراپترین دراوەکانە لەسەر ئاستی جیهان. بەڵام باشترین دراوەکانە گەرمانێت لە بەهێزترین یان و دەست پێ بکەین سەرەتای یۆرۆیە لە سەدا 13.5 لە ماوەی 6 مانگا بەرزبوونەوەی تۆمار کردو. دوای ئەو فرانکی سوئیسریە کە لە سەدا 12.4 بەرز بۆتەوە. هەموو ئەم ئابوووریانە کە لێرە ئەتوانین بیابینین ئابووری گەورن و هۆکاری ئەوەی کە دراوەکانیشیان بەهێزە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە سیاسەتێکی دراوی بەهێز ئابوووریەکی بەهێزیان هەیە. پاوەنی بەریتانی لە سەدا 10 بەرز بۆتەوە لە ماوەی 6 مانگا، یەنی یابانی لە ماوەی 6 مانگا لە سەدا 7 بەرز بووەتەوە، دۆلاری ئوسترالیش لە سەدا 6 بەرز بووەتەوە. دیارە یۆرۆ یەن ئەم دراوانە هەمان ئەو دراوانە فرانکی سوئیسری کە لە کاتی قەیرانە لە کاتی ناسەقامگیری ئابووریا لەسەر ئاستی جیهان هاوڵاتیان پەنابەنە بەرکڕینی و دراوانە لە بەرەوەی کە سەقامگیرن، لە بەرەوەی کە بارودۆخێکی باشیان ئەگەرمانوێ باسی دیناری عراقیش بکەین لە ماوەی 6 مانگا لە سەدا 7 دابەزیوە. دیارە دیناری ژێکێکە لەو دراوانە کە بارودۆخێکی باشی هەبووە لە ماوەی 6 مانگا و بەهای فەرمیەکەی جێگیرە، بەڵامە و بەهایەکە مامەڵەی پێواکرە لە سەدا 7 بەرزبوونەوەی تۆمار کردووە. گەرمانوێ گۆڕانکاریەکەش ببینین بەرامبەر بە دۆلار، 100 دۆلار لە سەرەتای ئەم ساڵە بە 150,000 دینار بوو، ماوەیەکی زۆریش لە 149 مایەوە، بەڵام لە 1 واتە دوای نیوەی ئەم ساڵ بۆ 140,000 دینار بەرز بووەوە. لە ئێستاە تەنانەت بە 139,250 دیناری 600 دلار بۆیە دیناریش بارودۆخێکی زۆر باشی هەیە بەرامبەر بە دۆلار. ئەمە کۆتا زانیاریمان بوو دەربارەی باشترین و خراپترین دراوەکان لە ماوەی 6 مانگی سەرەتای ئەم ساڵە. دیارە بێگومان بەهای دراوەکان گۆڕانکاری بە پێی بارودۆخی ئابووری وڵاتەکە گۆڕانکاری بەسەرادێ. بەڵام ئەمێ بچمە لای بابەتێکی تر کە ئەویش گرنگێکی زۆری بۆ عێراق و هەرێمی کوردستان بە تایبەتی هەبوو. سەر و کۆماری تورکیا بە مەرسومێک بڕیاریدا لە ماوەی هەفتەی ڕابردووە بێگومان کە ڕێکەوتنی هەناردەی نەوتی عێراق لە ڕێگەی بەندەری جەیهانەوە نوێ نەکاتەوە. ڕێکەوتنەکە لە 27 مانگی 7 ساڵی داهاتوو کۆتایی پێدێت و بەپێی بڕیارەکە ئیتر ئەو گرێبەستە نوێ ناکرێتەوە. ئەم بڕیارە لە کاتێکایە کە زیاتر لە 2 ساڵە هەناردەی نەوتی هەرێم لە ڕێگەی بەندەری جەیهانەوە ڕاگیراوە و لە ئێستاشا هەموو هەوڵەکان بۆ ئەوەن کە دەربارەی ینی دووبارە نەوتی هەرێم لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆوە بە بۆری لە ڕێگەی عێراق تورکیاوە هەناردە بکرێتەوە. بەڵام ئەم بڕیارە دووبارە کێشە بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێم دروست دەکات، ئەوەش وا ئەکات عێراق و هەرێم ناچار بن بیر لە ڕێگەیەکی تر بکەنەوە بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە، هەرچەندە ئەوترێت کە لە ئێستاە عێراقیش بەدیلی هەیە و ئەوترێت کە ئەسڵەن ئەم بڕیارە کە ئەردۆغان داویەتی بێگومان بە ڕێککەوتن و بە تەنسیق لەگەڵ عێراق ئەنجام دراوە و عێراق هیچ نیگەرانێکی نییە سەبارەت بەم بڕیارە کە ئەردۆغان داویەتی.
باسێکی ئەو گرێبەستاکەین کە ئەردۆغان بڕیاریدا چیتر نوێی نەکاتەوە و لە درێژەی ئەوەیە کە باسێکی گرێبەستەکەکەین کە 52 ساڵی خایەن باسی ئەو ڕاوبۆچوونانەش ئەەکەین کە لەسەر نوێنەکردنەوەی ئەم گرێبەستە هەیە. بێگومان گرێبەستەکە 52 ساڵی خایان بەردەوام نوێ کراوەوە تا 52 ساڵی پێچووە. گرێبەستەکە ساڵی 1973 کراوە، هێڵی ینی لەسەر هێڵی بۆری نەوت بووە، گرێبەستەکە بۆ هێڵی بۆری نەوت بووە لە کەرکووکەوە بۆ بەندەری جەیهان و کاتی تەواوکردنی هێڵی بۆریەکەش ساڵی 1970 بووە. 1970 گرێبەستەکە دەستی پێکردو 1970 بۆریەکە بە تەواوەتی دروستکردنەکەی و خستنە بواری جێبەجێکردنەکەی تەواو بوو. بازانیاری زیاتر وەربگرین بزانێکین ئەم بۆریە بە چ شێوەیەکە و لەکوێوە بۆ کوێیە. دوو هێڵی بۆریە ئەم بۆریەکە ئیتر ئەردۆغان بڕیاری داوە چیتر هەناردەکردنی عێراق بۆ تورکیا لەوێەوە ئەنجام نەدرێت. ئەستوری بۆریەکە دیارەوە کوتمان دوو بۆریە، یەکیان 40 ئینچە یەکیان 46 ئینچە، تواناکە 1.1 ملیۆن بەرمیلە لە ڕۆژێکا، بەڵام دروستکردنەکەی وا بوو کە 1.6 ملیۆن بەرمیل بێ، دواتر تواناکە 1.1 ملیۆن بەرمیل بوو. بەگشتیش 400 بە تێکڕایی 400,000 بەرمیلی پیاک گوازراوەتەوە لە ڕێگەی کەرکووکۆ بۆ بەندەری جەیهان، هەندێک جار زیاتر هەندێک جار کەمتر، بەڵام ئەوە قەبارەی تێکڕاییەکەیەتی. ساڵی 2014 هەناردەی یان لە 2014ەوە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان بەرز بووەوە، بەڵام دیارە ئەوە خاڵی دەستپێکی ناکۆکیەکانیش بوو، بەهۆی ئەوەی کە هەرێمی کوردستان لەو ساڵەیە بڕیاریدا بە شێوەی سەربەخۆ ببێەوەی بگەڕێتەوە بۆ حکوومەتی فیدراڵی لە ڕێگەی ئەو هێڵی بۆریەوە نەوت هەناردە بکات بۆ بەندەری جەیهان و تا ئاستێک بەرز بووەوە کە ساڵی 2022 ینی پێش ڕاگررتنی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان 12.3 میلیارد دلار داهاتی بۆ هەرێمی کوردستان بە دوای خۆیان هێناس. هەر ئەو ساڵە عێراق سکاڵایەکی تۆمار کرد، سکاڵاکەی بەم شێوەیە بووکەوتی تەنها سۆمۆ ئەتوانێت بە پێ ڕێکەوتنەکە کە عێراق لەگەڵ تورکیا هەیەی لە ڕێگەی ئەو بۆریەوە نەوت هەناردە بکات بۆ بەندەری جەیهان و ئەڵێ تورکیا ڕێکەوتنەکەی ساڵی 1970 پێشێل کردووە. بەم دوو هۆکارە شکایەتی تۆمار کرد، سکاڵای تۆمار کرد، سکاڵاکەش ئەنجامی هەبوو کە ئێستا باسی ئەەکەین ئەنجامەکەشی سەرەکیترین ئەنجامیەوە بوو کە هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی ئەو بۆریەوە ڕاگیرە. سکاڵاکە لەسەر هەناردەکردنی نایاسایی نەوتی هەرێمی کوردستان لە 2014 بۆ 2010 بوو، دیارە ئەنجامی سکاڵاکەش تا 2010 عێراق سکاڵایەکی تریشی تۆماری کردو بۆ 2010 بەدواوە، بەڵام هەتا ئێستا ئەوە هیچ ئەنجامێکی نەبووە. ئەنجامی سکاڵاکە بەم شێوە بووە کە مانگی سێی ساڵی 2023 ژووری بازرگانی نێودەوڵەتی بڕیاریدا بەڕاگررتنی هەناردەی نەوتی بۆری کەرکووک جەیهان، هەروەها تورکیا بە بڕی 1.5 میلیارد دلار سزادرا لەسەر هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە 2014 بۆ 2010. لەو کاتەیە کە هەناردەی هەرێمی کوردستان ڕاگیرە ڕۆژانە 370,000 بەرمیل بە تێکڕایی بەو بۆریەیە ئەگوازرایەوە بۆ بەندەری جەیهان کە 370,000 بەرمیلی تەنهای هەرێمی کوردستان بوو و 75,000 بەرمیلیشی نەوتی عێراق بوو کە ئەویش لە ڕێگەی و بۆریەوە ڕاگیرە. دیارە ئەمە لەلایەن تورکیاوە ڕاگیرە، تورکیا بڕیاریدا کە ئەو هەناردەیە ڕابگرێت. زیانی ڕاگررتنەکەش بە پێوەی کە کۆمپانیای ینی بە پێوەی کە ئەپیکۆر ئەیڵێت ئەڵێ بەگشتی بە ڕاگررتنەکە و بە هەموو ئەو زیانانە کە بە دوای خۆیان هێناوە بۆ عێراق و بۆ کۆمپانیەکانیش 32.8 میلیارد دلار زیانی بەدوای خۆیان هێناوە. جا لێکدانەوەی جیاوازیشەیە بۆ ئەم بابەتە هەندێک کە زەڵێن کە تورکیا بەڕێکەوتن لەگەڵ عێراق کردوێتی، بەڵام هەندێکی تریژەڵێن نەخێر ئەمە بە زیانی عێراق و هەرێمی کوردستانی شەبێت. با بچینە ئێران و باسی کەم ئاوی بکەین لە وڵاتە. دۆخی کەم ئاوی لە ئێران بەردەوام لە خراپتر بوونایە. بەپێی داتاکان ئەو وڵاتە کەمترین ئاستی دابارینی لە 60 ساڵی ڕابردووە تۆمار کردووە، ئەوەش ئاستی کۆگای بەنداوەکانی بۆ ئاستێکی مەترسیدار کەم کردووەتەوە. سەرۆکۆماری ئێران هۆشداری داوە لەوەی کە دۆخی کەم ئاوی زۆر لەوە مەترسیدرا کە باسی لێ ئەکرێت. شەپۆلێکی گەرمی سەخت کە ئێرانی گرتووەتەوە، ئاو و کارەبای لە زۆربەی ناوچەکانی وڵاتە پەک خستووە و خەزانەکانی ئاوی بۆ نزمترین ئاز لە ماوەی سەدەیەکدا دابەزاندووە.
بە پێی پێشبینیەکانی کەژناسی ئێران ئەو گەرما زۆرەی لە ڕۆژی هەینیەوە دەستی پێکردووە پێشبینی دەکرێت تا ڕۆژی پێنجشەممە وردەوردەکەم بێتەوە. داوامی فەرمانگە حکوومیەکان لە 15 پارێزگا لە 31 پارێزگای ئێران کە لە نێوانیاندا تارانی پایتەختی ئێران هەیە بە مەبەستی پاراستنی ئاو و کارەبا فەرمانی داخستنیان پێدراوە. ئەو ڕێشوێنە لە کاتێکدایە کە پلەکانی گەرما لە بەشێک لە باشوور و باشووری ڕۆژئاوای ئێران بۆ 50 پلەی سیلیزی بەرز بوونەتەوە. از ادارات و بخش‌های خصوصی در تهران و خیلی از شهرهای فاتمە مهاجرانی وتەبێژی حکوومەتی ئێران ڕایگەن دەسەڵاتداران ئەگەر بە پێویستی بزانن داخستنی فەرمانگەکان درێژ دەکەنەوە. هاوکات هۆشداریشیدا لەوەی دۆخی دابینکردنی ئاو لە تاران مەترسیدارە. بە گوێرەی داتا فەرمیەکان تاران کەمترین بارانبارینی لە ماوەی 6 ساڵی ڕابردوودا بەخۆیەوە بینیوە. ئەمەش لەگەڵ هاتنی ئەم شەپۆ لە گەرمایە هێندەی تردۆخی ئێرانی خراپ کردووە ئەوەش دەسەڵاتدارانی ناچار کردووە هۆشداری بدەنە هاوڵاتیان کە تانکی و پامپ بەکاربهێنن لە کاتی ڕوبەڕووبوونەوەی پچڕانی هێڵی سەرەکی ئاو. ئاستی بەنداوەکانی تاران زۆر دابەزیوە و پارێزگاری ئەو پارێزگاش دەڵێت بەنداوەکان تەنها لە 14 ئاویان تێدایە. هاوکات لە چەند ڕۆژی ڕابردوودا زۆرێک لە دانیشتوان ڕایانگەاندووە کە پچڕانی ئاو چەند سەعاتێک بەردەوام بووە. هەروەها ئەو گەرمایاوای کردووە بۆ ڕێگریکردن لە گەرمبوونی ڕادێتەری ئۆتۆمبیلەکانیان لە پلەی گەرمی زیاتر لە 40 پلەی سیلیزی شۆفێران ناچار بن بۆستن و کارەکانیان ڕابگرن. مەسعود پزیشکیان سەرۆک کۆماری ئێران هۆژاری دالەوەی قەیرانی ئاو لەوە مەترسیدارترە کە هەوڵاتیان باسی دەکەن. لە ئێستادا لە بەشێک لە پارێزگەکان پرۆژەی ئاوی ناچاری بۆ دۆخی بڕانی ئاوی لە ناکاو دروست دەکرێن و لە هەندێک ناوچەش دۆخەکە گەیشتووەتە واستەی بە کیسەی نایلۆن ئاو بفرۆشێت. من لێرە باسی ئاستی دابارین و بەنداوەکانی ئێرانتان بۆکەم بەڵام باشە بزانین هەر ئەم داتانش بێگومان دواتر هەندێک داتای ورتر باسەکەین دەریەخات کە تەنها کێشەکە ئەوە نییە بەڵکو بەشێک لە کێشەکان خراپی بەڕێوەبردننی سامانی ئاوە لە وڵاتە. وەرزی دابارینی ڕابردووە تا ئەم وەرزە کە سەرەتای هاوینی ئەم ساڵ کۆتایی پێهات پاییز و زستان و بەهاری ئەم ساڵی لە خۆگر 131.5 ملیم باران باریوە لە 140 نزیکەی نیوە دابەزیوە. ساڵی ڕابردوو وەرزی دابارینی ڕابردوو 220.7 ملیم باران و بەفر لە وڵاتە باری بوو کامە دابەزینێکی بەرچاوە موشکە ساڵیە کاریگەری لەسەر هەموو جیهان دروست کردووە بە تایبەتیش ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئێران و عێراقیش لەمە بێبەری نەبوون. کەمترین ڕێژەکەی لە پارێزگای هورمزگان بووە لە باشووری ئێران کە لە 175.7 دابارین لەو پارێزگایە دابەزینی تۆمار کردووە. دیارە هەر ڕەنگە باران و بەفرێکی ئەوتۆی بەخۆیەوە نەبینی بێت. باسی بارودۆخی بەنداوەکان ئەگەر پێ بکەم داهاتی ئاوی بەنداوەکان ئابەم شێوەیە. ئەم ساڵ 21.14 ملیار مەتر سێجا ئاویان هەیە بەنداوەکانی ئێران. ساڵی ڕابردوو 36.4 ملیار مەتر سێجا بووە ئەمیش لە 142 نزیکەی نیوە دابەزیوە. خەرجکردنی ئاو بەڵام ئەم ساڵ بەراورد بە ساڵی ڕابردوو دابەزینی تۆمار کردووە. دیارە دوو کاتی وەک یەک بەراورد کراون ئەم ساڵ لەگەڵ هەمان کاتی ساڵی ڕابردوو کە لە بڵێ 19.35 ملیار مەتر سێجا ئەم ساڵ خەرج کراوە و 23.6 ملیار مەتر سێجا ساڵی ڕابردوو خەرج کراوە. ئەم ساڵ لە 118 دابەزیوە. دیارە ئەوەی کە لە ئەبیستین هەندێک جار هاوڵاتیان تۆمەتبارەکرێن لەوەی کە زیادە ڕۆیان هەیە لە بەکارهێنانی ئاو کە بێگومان ئەوەش هەیە بەڵام ئەبینین کە ئەوە هۆکاری سەرەکی نییە کە ئەم ساڵ ئێران لەو ئاستە زۆرەیە بێ ئاو بووە. ئاستی ئاویش ئەم ساڵ 21.14 ملیار مەتر سێجا بەگشتی و ساڵی ڕابردوو 36.4 ملیار مەتر سێجا بووە نزیکەی نیوە 142 دابەزینی تۆمار کردووە. بە زانیاری زیاتر وەربگرین باسێکی ئەو کەرتانە بکەین کە بەکارهێنانی ئاو لە ئێران لە ناو کەرتەکانە دابش بۆ بە شێوەیەکە. ئاستی ئاوی 5 بەنداوی سەرەکی کە ئەڵێن 5 بەنداوی سەرەکی 5 بەنداوی سەرەکی کە ئاوی تاران دابینەکەن. دیارە تاران
یەکێکە پارێزگایەکە کە زیاترین ژمارەی دانیشتوانی هەیە پێویستی بە زیاترین ئاوە بەڵام 5 بەنداوی سەرەکی هەیە ئەم 5 بەنداوە بەگشتی 14 ئاویان تیاماوە و وترێت کە یەکێک لەو بەنداوانە هەتا مانگی داهاتوو بە تەواوەتی لە دەست دەچێت هیچ ئاوێکی تیا نامێنێمە زۆر مەترسیدارە بەڵام وەکووتم خراپی بەڕێوەبردنیش جگە لە ئاستی دابارین یەکێکی ترە لە هۆکارە سەرەکیەکان بۆ قەیرانی ئاو لە ئێران وەکو لێرە ئاتوانین بەڕوونی بیبینین هیچ پێویستیشی بەشیکردنەوە نیە لە 85 ئاوی ئێران بۆ کەرتی کشت و کاڵ بەکارەهێندێت خراپی بەڕێوەبردن لە کەرتەکەیە 85 ئاوی ئەو وڵاتە بۆ خۆی ئەبات و بۆ خواردنەوە و تەندروستی 11 هاوڵاتیان بەکارهێنانیان هەیە هەر جۆرە کەمکردنەوەیەک و بەڕێوەبردنێک لە کەرتی خواردنەوە تەندروستیا بکرێت چی لە کەرتە کشت و کاڵەکە ئەکەی هەرچەنە هاوڵاتیانیش دەست پێوە بگرن دیارە کەرتی کشت و کاڵەکە زۆرترین بەشی ئاوی ئێران بۆ خۆی تەرخانەکات و کەرتی پیشەسازیش لە 4 لە ئاوی ئێران ئەبات کە ئەمە بەڕێوەبردن و دابشکردنی ئاوە لە ئێران بەپێی ڕێژەکان کە باسمان کرد. هەواڵێکی گرنگی ترکە لە ماوەی ئەم هەفتەیە ڕووی داوە بوو کە یەکێتی ئەوروپا 18مین پاکێجی سزاکانی بەسەر رووسیادا سەپان کە گرنگترین خاڵی کەمکردنەوەی سەقفی نرخی نەوتی رووسیا لە $60 بۆ $47.60 بوو. سزا نوێیەکان کەرتی وزە و کەرتی دارایی و بانکی و هەروەها بازرگانی و پیشەسازی ئەگرێتەوە ئامانجلەی سنووردارکردنی داهاتەکانی رووسایە تا لەو ڕێگەیەوە بتوانن فشارەکان لەسەر مۆسکۆ زیاد بکەن بۆ ئەوەی هێرشەکانی بۆ سەر ئۆکراین ڕابگرێت بۆ جێبەجێکردنی و سزانەیە کێتێکە پێویستی بە ڕەزامەندی هەموو وڵاتانی ئەندام بوو بەهۆی ناڕەزایەتی سلۆڤاکیا و چەند وڵاتی دیکەوە چەند هەفتەیەک پەسەندکردنەکە دواکەوت. بەهۆی درێژە کێشانی هێرشەکانی رووسیا بۆ سەر ئۆکراین یەکێتی ئەوروپا جارێکی دیکە بە ئامانجی سنووردارکردنی ئابووری جەنگی رووسیا و ڕێگریکردن لە دەربازبوونی ئەو وڵاتە لە سزاکان قورسترین و بەربڵاوترین پاکێجی سزاکانی پەسەند کرد. 18مین پاکێجی سزاکان کەرتە سەرەکیەکانی ئابووری رووسیای لەخۆ گرتووە لەوانە کەرتی وزە و کەرتی دارایی و کەرتی بانکی و هەروەها کەرتی بازرگانیش. سزانویەکان ئەو کەسایەتی و کۆمپانیایانەشی گرتەوە کە لە دەرەوەی رووسیا و لە وڵاتانی دیکەن و ئەوەش پەیامێکی ئاشکرایە بۆ ئەو وڵاتانەی هاوکاری رووسیا دەکەن. هاوکاریکردنی داگیرکرد تێچوو بە دوای خۆیدا دەهێنێت. یەکێتی ئەوروپا یەکێک لە قورسترین پاکێجەکانی سزای بەسەر رووسیا سەپاندووە کە هەندێک لە ئابووری ناسان پێیان وایە یەکێک لە کاریگرترین ڕێکارەکانی یەکێتێکە دەبێت دژی مۆسکۆ. گرنگترین خاڵی سزاکان کەمکردنەوەی سەقفی نرخی نەوتی رووسیایە لە $60 بۆ $47.60. بەرپرسانی یەکێتی ئەوروپا دەڵێن هەتا ڕاگررتنی هێرشەکانی مۆسکۆ بەردەوام دەبن لە فشارەکانیان. پێداچوونەوەیەک بە کاریگەریەکانی سزاکانی پێشوودەری دەخا بەشێکی زۆری نەوتی رووسیا بە نرخێکی بەرزتر لەو سەقفە فرۆشراوە کە بووی دیاریکراوە. هۆکارەکەشی بۆ ئەو دەگەڕێتەوە کە پێکاتی جێبەجێکردنی سزاکان و هەروەها چاودێریکردنیان شەفاف نەبووە و ئابووری ناسانیش هۆشیاری دەدەن لەوەی بەبێ پێشگیریکردنی وڵاتانی گروپی 7 بە تایبەتی ئەمریکا ئەگەری زۆرە سزاکان وەک پێویست ئامانجەکانیان نەپێکن. جگە لە کەمکردنەوەی سەقفی نرخی نەوتی رووسیا سزا بەسەر هێڵی بۆری نۆردی ستریمی 1-2 هەروەها کەشتە تارماییەکان و چەند کەسایەتی و دامەزراوە و کەرتی بانکی و دارایی رووسیاشدا سەپێنراوە. سەرۆکی ئۆکراین ئەو بڕیاری یەکێتی ئەوروپای بە بڕیارێکی پێویست و گونجاو ناوبردووە و جەختی لەوە کردوتەوە کە کەمکردنەوەی داهاتی نەوتی رووسیا بۆ ڕاگررتنی هێرشەکان زۆر گرنگە. پەسەندکردنی 18مین پاکێجی سزاکانی یەکێتی ئەوروپا بۆ سەر رووسیا بەهۆی ناڕەزایەتی سلۆڤاکیا و یۆنان و قوبروس و ماڵتاوە چەندین هەفتە دواکەوت و لە کۆتاییدا سلۆڤاکیا دوای وەرگرتنی گەرنتی بۆ بەرەنگاربوونەوەی لێکەوتە ئابوووریەکانی سزاکان ڕەزامەندی لەسەر درا و هەموو وڵاتانی یەکێتێکە بە هاودەنگی سزانویەکانیان پەسەند کرد. وەزارەتی کار و خانەنشینی بەریتانیا ئەڵێت ژمارەی ئەو کەسە بیانیانەی لە خزمەتگوزاری یونیڤەرساڵ کرێدیت سوودمەند بوون بۆ زیاتر لە 1 ملیۆن کەس بەرز بووەتەوە. زیادبوونی ژمارەی سوودمەندانی ئەو خزمەتگوزاریە ناڕەزایی پارلەمانی بەریتانیای لێکەوتوەتەوە. پارلەمانتارێک ئەڵێت
پارەیەکی زۆر بۆ ئەو یارمەتیانە ئەڕوات و پێویستە و خزمەتگوزاریانە تەنها بۆ هاوڵاتیانی بەریتانیا بێت. بەپێی ئامارە نوێ فەرمیەکان ژمارەی ئەو هاوڵاتیە بیانیانەی کە پارە لە یونیڤێرسال کرێدیت لە بەریتانیا وەردەگرن بۆ 1,300,000 کەس بەرز بووەتەوە. داتاکانی وەزارەتی کار و خانەنشینی بەریتانیا دەری دەخەن کە ژمارەی ئەو کۆچبەرانەی لەسەر ئەو یارمەتیان لە مانگی حوزەیرانی 2022دا 906,000 کەس بوون و بۆ مانگی حوزەیرانی ئەمساڵ بۆ 1,270,000 کۆچبەر زیادی کردووە. بەپێی ئامارەکان نزیکەی 737,999 کەس لەو کۆچبەرانە بێکارن و 510,970 کەسیشیان وەک پارت تایم ئیش دەکەن. زۆربەی ئەو کۆچبەرانەی کە یارمەتیە داراییەکانی دەوڵەت وەردەگرن خەڵکی وڵاتانی یەکێتی ئەوروپان کە ژمارەیان 770,379 کەسە و ئەمەش بە ڕێژەی لە سەدا 19.7 زیادی کردووە لە کاتێکدا لە ساڵی 2022دا 643,000 کەسی ئەوروپی ئەو یارمەتیەی وەرگرتووە. هاوڵاتیانی دەرەوەی یەکێتی ئەوروپا 492,502 کەس یارمەتی دارایی مانگانە لە دەوڵەت وەردەگرن کە بە ڕێژەی لە 87.6 زیادی کردووە و 2 هێندە زیاترە لە حوزەیرانی ساڵی 2022. بەپێی زانیاریەکان ئەو خێزانە بیانیانەی لانی کەم 1 داواکاریان هەبووە لە 3 ساڵی ڕابردوو 2 هێندە زیادی کردووە و گەیشتووەتە نزیکەی 1 ملیار پاوەند لە مانگێکدا. ئەو داتایانە لە پەرلەمانی بەریتانیا ناڕەزایەتی توندی لێکەوتووەتەوە و کریس فلیپ ئەندامی پەرلەمانی ئەو وڵاتە ڕایگەیاندووە ئەو ئامارانە سەرسوڕهێنەرن. هەروەها وتوشیەتی پێویستە یونیڤێرسال کرێدیت تەنها بۆ هاوڵاتیانی بەریتانیا تەرخان بکرێت. وەرگرتنی یارمەتیە داراییەکانی بەریتانیا لە یونیڤێرسال کرێدیت بۆ ئەو کەسانەیە کە بێکارن یاخود پارت تایم کار دەکەن، هەرچەندە پێشتر سەرۆکوەزیرانی بەریتانیا کەی ستامەر ڕایگەیاندبوو کە پێدانی ڕەگەزنامەی بەریتانی بە پەنابەران لە 5 ساڵەوە کردە 10 ساڵ بەو مەرجەی پەنابەرەکە خۆی بە دوور بگرێت لە وەرگرتنی هاوکاری دارایی حکوومەت و بەشداریەکی کارایی هەبوو بێت لە ئابووری وڵاتدا. یونیڤێرسال کرێدیت موچەیەکی حکومی بەریتانیایە بۆ ئەو کەسانەیە کە داهاتیان کەمە یاخود بێکارن یان کار دەکەن بە موچەیەکی کەم و حکوومەت مانگانە بەپێی ئەمانە هاوکاری دارایی کەسەکە دەکات. ئەمەوێ باسی ئەتۆمتان بۆ بکەم، چەکی ئەتۆم، هەر ئەو بابەتەی کە لە ماوەی ڕابردووە نزیک بوو کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تەواوەتی بشێوێنە. لە ماوەی ساڵی 2024 تێچووی بەرهەمهێنان و ڕاگررتنی چەکی ئەتۆم لە وڵاتانی جیهان 100 ملیار دۆلاری تێپەڕاندووە. ئەمریکا بە جیاوازیەکی زۆرەوە لە ڕیزبەندی یەکەمایە، بەڵام هەندێک کۆمپانیا گەورەترین سوودمەندی ئەم قەبارەیە لە وەبەرهێنان بوون لە چەکی ئەتۆمیا. ئەویش ئەو کۆمپانیایانە بوون کە لۆبیان کردووە بۆ ئەوەی کە بتوانن وەبەرهێنان بکەن لە کەرتەکەیە هەرم کۆمپانیایانە بۆ ئەوەی کە بتوانن زیاترین وەبەرهێنان وەربگرن لە کەرتی ئەتۆما. لە ماوەی ساڵی ڕابردووە 169 جار بۆ لۆبیکردن لە بەریتانیا کۆبوونەوەیان ئەنجام داوە. باسێکی وڵاتانەتان بۆکەم کە زیاترین تێچویان هەبووە بۆ بەرهەمهێنان و هەروەها ڕاگررتنی چەکی ئەتۆم. بابزانین ژمارەکان چیمان پێڵن. ئەمریکا بە جیاوازیەکی زۆر لە ڕێزبەندی یەکەمی جیهانە ساڵی 2024 100.2 ملیار دۆلاری تێپەڕاندووە. ئەو تێچووە تا 100 ملیار و 200 ملیۆن دۆلار خەرج کراوە بۆ بەرهەمهێنان و هەروەها ڕاگررتنی چەکی ئەتۆم لەلایەن وڵاتانەوە کە بە بڕی 9 ملیار و 900 ملیۆن دۆلار ئەم قەبارەیە بەراورد بە ساڵی پێشووتر بەراورد بە ساڵی 2023 بەرز بۆتەوە کە سەدا 11 ئەکات بە ڕێژەی سەدی. ساڵی 2020 بۆ 2024 415.9 ملیار دۆلار بەرز بووەتەوە و تێچووەکەی لە یەک چرکەیەوە تا تێچووی بەرهەمهێنان و ڕاگررتنی چەکی ئەتۆم لە یەک چرکەیە 3100
69 دۆلارە. بازانیاری زیاتر وەربگرین پێتان ئەڵێم کە ئەم تێچوانە کە خەرج ئەکرێت دیارە بۆ چەکێکی ڕوخێنەر لە جیهانا چی پێکرێت، بەڵام سەرەتا باسی ڕێزبەندی وڵاتەکانتان بۆ کەم بەگشتی وەک باسم کرد 100 ملیار و 270 زیاتر لە 100 ملیار و 270 میلیۆن دلار خەرج کراوە بۆ ئەم بوارە ئەمریکا لە ڕیزبەندی یەکەمایە بە جیاوازیەکی یەکجار زۆر لە وڵاتان لە ڕیزبەندی یەکەمایە کە 56 ملیار و 800 میلیۆن دلاری لەم کەرتەیە خەرج کردووە. لە دوای ئەمریکا چین دێت کە 12 ملیار و 500 میلیۆن دلاری بۆ بەرهەمهێنان و ڕاگررتنی چەکی ئەتۆم خەرج کردووە. بەریتانیا لە ڕیزبەندی سێمایە بە 10.4 ملیار دلار، دوای بەریتانیا ڕووسایە بە 8.1 ملیار دلار، هەروەها وڵاتانی ترەگەر باسی بکەین فەڕەنسا 6.9 ملیار دلاری بۆ دروستکردن و ڕاگررتنی چەکی ئەتۆم خەرج کردووە. هەندستان 2.6 ملیار دلاری خەرج کردووە. ئیسرائیل و پاکستان قەبارەی تێچووەکانیان یەکسانە تقریباً بە جیاوازیەکی کەم 1.1 ملیار دلاریان خەرج کردووە. کۆریای باکووریش دیارە 600 میلیۆن دلاری لە بوارەکەی لە مای ساڵی 2024 خەرج کردووە. بازانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین بزانێکین کۆمپانیاکانی کەرتی تایبەت کەوتمان گەورەترین سوودمەندی ئەم خەرجیە گەورن لەسەر ئاستی جیهان کێنوچیان کردووە. 26 کۆمپانیان کە گەورەترین سوودمەندی کەرتەکەن داهاتی ساڵی 2025یان تەنها 2025 43 ملیار و 500 میلیۆن دلار داهاتیان هەبووە بۆ بەرهێنان و وەگوتم ڕاگرتن بۆی کە بتوان پشکێکی زیاتر لە وڵاتانی خاوەن چەکی ئەتۆمی وەربگرن. بەهای کۆی گرێبەستەکانیان ئەم وڵاتانە 463 ملیار دلارە. هەندێک لە گرێبەستەکان بەم زوانە تەواویش نابێت، دەیان ساڵی تر ئەخایەنە درێژەی هەیە و داهات بە دوای خۆی ئاهێنە بۆ وڵاتانە و گرێبەستەکانی ساڵی 2024شیان 20 ملیار دلار بووە. ساڵی تەنها ساڵی 2024 20 ملیار دلار گرێبەستیان بووە لە بوارەکەیە. بۆ لۆبیکردن 128 میلیۆن دلاریان لە ئەمریکا و فەڕەنسا خەرج کردوان 26 کۆمپانیایە و 196 جار لەگەڵ بەرپرسانی بەریتانیا دیدار و کۆبوونەوەیان کردووەڵە 18 جار تەنها لە ئۆفیسی سەرۆکوەزیرانی بەریتانیا کۆبوونە و چاوپێکەوتنیان کردووە وتم ئەمان لە پارەپەیاکردنی خۆیانن بۆی زیاترین پشک ببەن ئەم پارە زۆرە خەرجەکرێ ئەیانەوێ لە ڕیزبەندیەکانی سەرەوەیا بن بۆ زیاترین قازانج لە بوارەکەیە. جا کۆمپانیا سوودمەندەکان وەکو باسم لێ کرد ئەم کۆمپانیانن یەکیان هۆنیوێل ئینتەرنەشناڵە کە لە ڕیزبەندی یەکەمایە، کۆمپانیای بوینگ لە ڕیزبەندی دووەمایە، کۆمپانیای فلۆر کە لە ڕیزبەندی سێمایە، نۆرسگروپ گرومان کە ئەمە نۆرسگروپ گرومان یەکێ لە کۆمپانیا بەناوبانگەکانی چەک و کەرەستەی سەربازیە و کۆمپانیاکان زۆرن دیارە چەند کۆمپانیاکمان لێرە بە ڕیزبەندی ناوبردووە، بەڵام بەگشتی 26 کۆمپانیان کە سوودمەندی سەرەکی بەرهەمهێنانی چەکی ئەتۆمن و زیاترین قازانجیان لە وڵاتانە دەستەکەوێت کە چەکی ئەتۆمیان هەیە و وڵاتەکان بە پەنجەی دەست ئەژمێردرێن. دیارە ئەم وڵاتانە 100 ملیار دلار تێچوو یەکجار زۆرە. بازانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین با بزانێکین ئەم تێچووە ئەم خەرجیە کە کراوە بۆ بەرهەمهێنان بۆ دروستکردن و بۆ ڕاگررتنی چەکی ئەتۆم ئەگەر لە شوێنی باشە خەرج بکرا چی پێکرا. دیارە ئەو زیاتر لە 100 ملیار دلارە کە بۆ دروستکردنی چەکی ئەتۆم لەلایەن چەند وڵاتێکەوە لە ماوەی ساڵی 2024 خەرج کراوە 28 جار بودجەی نەتەوە یەکگرتووەکان دابی نەکات و ئەڵێ 345 میلیۆن برسی لە جیهانە بۆ ماوەی 2 ساڵ تێر ئەکات بە تەواوەتی خۆراکی 345 کەس لەسەر ئاستی جیهان دابینەکاوەکو وتم ئەمە تێچوێکی یەکجار زۆرە کە بۆ بڵین کەرەستەیەکی زۆر زیانبەخش و وێرانکەر لە جیهانە خەرجەکرێت کە ئەگەر بۆ کەرتەکانی تر تەرخان بکرێت بێگومان سوودی زۆریش بە دوای خۆی ئاهێنە، بەڵام دیارە وڵاتانە پێیان باشترە کە 100 ملیار دلار بۆ چەکی ئەتۆم خەرج بکەن نەوەکو بۆ تێرکردنی برسیەکانی جیهان. بەم جۆرە هاتینا کۆتایی گەشتی هەواڵە ئابوووریەکانی ئەمڕۆ بە یارمەتی هاوکارانم هەواڵەکانم پێشکەشکردن. زۆر سپاسکە بینەرماڵ.